ئەگەر مشتومڕ لەسەر پرۆژە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکانی عراق بێ کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە نێردراوە بۆ پەرلەمانی عراق ئەوە لە کەرکووک مشتومڕ لەسەر خودی هەڵبژاردن خۆیەتی. سەرجەملایەنەکان دەڵێن لەگەڵ ئەوان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بکرێ، بەڵام بەمەرج. مەرجی تروکمان هەمان مەرجە کە زیاد لە 5 ساڵە دەیڵێنەوە، ئەویش سەرژمێری دانیشتوانە بەر لە هەڵبژاردن. بەشداری هەڵبژاردنەکان ناکەین تاکو ئەو مەرجانێک کە وەک تورکمان هەمانە جێبەجێ نەکرێن کە بریتین لە پێداچوونەوە لە تۆماری دەنگدەران و دابەشکردنی پۆستەکان و بڕاردانی هاوبەش لەسەر ئایندەی کەرکووک و پاراستنی دۆخی ئەمنی ڕۆژی دەنگدان لەلایەن هێزەکانی عراق و پێداچوونەوە بە هەیکەلێتی ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان. سیاستمەدارانی عەرەب پێشووتر هاوڕای تورکمانەکان بوون بۆ سەرژمێری و پاکردنەوەی لیستی دەنگدەران، بەڵام ئێستا وازیان لەو مەرجە هێناوە و پرسی کۆنتڕۆڵکردنەوەی حەویجەیان هێناوەتە پێشەوە. التمثيل اليوم الموجود في مجلس المحافظة ئەو نوێنەرایەتی ئێستا هەمانە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر کەمترە لە ئاست ژمارەی دانیشتوانی پێکهاتەی عەرەب. لەبەر ئەو هۆکارە ئێمە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنین، بەڵام لەم دۆخەی ئێستا نا کە قەزای حەویجە و ناحیە و گوندەکانی لەژێر دەسەڵاتی داعشن. بەم شێوەیە قبول ناکەین هەڵبژاردن ئەنجام بدرێت. لەم نێوەندەدا تەنها کووردا کە ئێستا بێشەرت و بێمەرج دەچێتە کێبڕکەی هەڵبژاردنەکانەوە لەبەر ئەوەی لە دەرئەنجامی هەڵبژاردنەکە دڵنیایە. هەڵوێستی کورد جگەل لە ئەنجامدانی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک هیچ ئەگەرێکی تر لە پێشی خۆماندانە ناوە بە هیچی ترش قبول نابین. زەبرکردن یان فەرزکردنی ئەجنداتی خارجی ئەقلیمی بەسەر کەرکووک پێم وایە وەقت دەکا لە پێکهاتەی تروکمانی یان عەرەبی پێش کورد بۆ ئێمەوەمان قبول نییە. ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە هەموو عێراقدا تەنها ئەنجومەنە کە 12 ساڵە هەڵبژێردراوە و لەو کاتەوە تا ئێستا نەگۆڕاوە. ئەمە ژوای کردووە خواستێکی بەهێز هەبێ بۆ هەڵبژاردننی ئەنجومەنێکی نوێ، بەڵام بە مەرج و مەرجکاری ئەم خواستە ئاستەنگی هاتۆتە ڕێ. ئەگەر لە پارێزگاکانی تری عێراق حکوومەت و پەرلەمان بربەست بن لە بەرامبەر ئەنجام نەدان یاخود دواکەوتنی هەڵبژاردن، ئەوە لە کەرکووک سەرەڕای حکوومەت و پەرلەمان سیاسەکانی نەتەوە جیاوازەکانیش بربەستی گەورە دروست دەکەن لە بەرامبەر ئەنجام نەدانی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی ئەم پارێزگایە. هاوڵاتیانی ئەم شارە ئەڵێن سیاسەکانی نەتەوە جیاوازەکان لەبەر بەرژەوەندی حەزبی خۆیان 8 ساڵە لە بەرامبەر ئەنجومەنێکی وا دەبەسەرچوو بێدەنگن. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.